جەلادەکەی نوگرە سەلمان بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچوو. یەکێک لە بەناوبانگترین بەنداوەکانی کوردستان خەریکە سەرڕێژە بێت. سڵافتان لێبێت. لە بەغداوە هەواڵی خۆش بۆ کەسوکاری ئەنفال کراوان هات. جەلادەکەی نوگرە سەلمان سزای لە سێدارەدانی بۆ دەرچوو. دادگای تێ هەڵچوونەوەی ڕسافە لە بەغدا لە دانیشتنی ئەمڕۆیدا تاوانەکانی لەسەر حەجاج ئەحمەد حەردان تکلیتی سەلماند. ئەو پیاوەی ئەنفال دیدەکان بە حەجاج ناوی دەبن و دەڵێن ئەوەی خوا پێی ناخۆشە کردوویەتی. حەجاج کۆتایی مانجی تەموزی ساڵی پاردەستگیر کرا. بەڵگەکانی لەسەری بوون دەریان دەخست تۆمەتبارە بە کوشتن و ئەشکەنجەدان و دەستدرێژی کردنە سەر خەڵکی بێتاوان. ئەکرەم ساڵح سەرۆکی ڕێکخراوی داکۆشیکردن لە پرسی ئەنفال کە خۆی لە دادگاییەکە ئامادە بوو بە 1964 وت تەواو دادگا بڕگاری لە سێدارەدانی بۆ حەجاج دەرکرد. هەردوای ئەم بڕیارە کەسوکاری ئەنفال کراوان بە جلی کوردیەوە لە ناو بەغدا دەستیان کرد بە وتنەوەی سرودی ئەی ڕەقیب و شیرینی دابەشکردن. ئەگەر ئیتر بارانیش نەبارێت بەنداوی دوکان بە توانەوەی بەفرەکەی قەندیل سەر ڕێژە بێت. ئێستا هەر ئەوەندەی بەژنی کەسێکی ماوە لەی بڕژێت. کۆچ سەرجەمال بەڕێوەبەری بەنداوی دوکان بە 1964 ڕاگەیاند. ئێستا بەنداوی دوکان بە ڕێژەی سەدان 90 ئاوی تێدایە و تا کۆتایی ئەم مانگەش بەهۆی توانەوەی بەفری قەندیل هەر ئاوی دێتە سەر. بۆیە هەموو ڕۆژێک 8 سانتیمەتری دیکە دەچێتە سەر. پەیامنێری 1964 لای بیل ماوسەکەی لە پڕبوونی بەنداوەکەی پرسی کۆچ سەرجەمال وتی بەپێی حساباتی ئێمە بەنداوەکە ئاوی تەواوی تێدایە و ئێستا پڕ بووە. بەڵام خەڵکوە ئەزانن کەی لێڕژە ئەو کاتە پڕەبێت. لە زاخۆ 359 گەنجی ڕاهێنرا و ڕێکپۆش خوێندنی سەربازی و ئەکادیمیان لە کۆلیژی سەربازی ئەو شارە تەواو کرد و بڕوانامەیان پێدرا. ئەوەی ئەم ساڵ خولی ژمارە 30 بوو. خوێندکارەکان کە هەمیان دەرچووی زانکۆ بوون نۆمانجوی تەواو لەبێ خوێندن و ڕاهێنانی قورسیان پێکراوە. هەمڕۆ لە بەرچاوی کەسوکاریان هەم نمایشێکی جوانیان کرد و هەمیش بڕوانامەیان پێبەخشرا. دەرچوەکانی ئەم خولە کاتێک قسەیان بۆ 1964 کرد تا بڵی دڵخۆش بوون هەستیان بە شانازیەکی زۆر ئەکرد. هەمووشیان یەک قسەیان دەوتەوە خولەکە زۆر قورسە و توانایەکی زۆر باشی ئەوێت بە هەموو کەسێک ناکرێت. کۆمەڵەیەک جوتیار لە چوار قڕنا چوونە بەردەم بینای ناحیەی شارەکەوتیان بە هیچ شێوێ قبوڵمان نییە زەویە کشت و کاڵیەکانمان لێ بسەندرێتەوە و بدرێت بە فەرمانبەران. جوتیارەکان ئەیانوت شارەوانی قەرارێکی دەرکردووە بۆ ئیفرازکردنی زەویە کشت و کاڵیەکان. جا ئەوانیش بەو قەرارە ڕازی نین. لە زۆر شوێنی تر بەوە قسەی ئەوانە ئەڵێ لە زۆر شوێنی تر زەوی سەخەری هەیە و کشت و کاڵی تیان ناکرێت بۆ ناچن ئەوە دابەش بکەن. هێمن ڕەسوڵ یەکێک لەو جوتیارانەیە قسەی بە مایکی 1964 کرد دەڵێت زەویەکم هەیە 15 دۆنمە و هیچ چوار ماڵە هەمومان لەسەر ئەو زەویە ئەژین. جا باشە ئەگەرەوەمان لێ بسەنەوە ئێمە بەچی بژین. بۆیە هاتووین لێرە بڵین ئەو بڕیارەمان بەدڵ نییە و ناشێڵین بچێتە سەر. لە خانوویەکی قوڕ لە شاری ئامودای ڕۆژاوای کوردستان چەند کەسێکی گەورە و بچووک خەریکی خوێندنن. لەوێ هەم فێری خوێندنەوە و نووسینی زمانی دایکە بن هەم شعر و ئەدەبی کوردیشە خوێنن. قوتابخانە خەنجیلانەکە بە ناوی مەلای جەزیریەوە ناونراوە. منداڵان بە جۆشەوە پیتەکانی زمانی دایکیان ئەخوێندنەوە و بە تەمەنەکانیش و بە ئەزمون و دەنگە پڕ لە سۆزەکەیان گیان بەبەر شعرە کلاسیکە کوردیەکانە هێننەوە. پەیامنێری 1964 لە ڕۆژاوای کوردستان چووە قوتابخانەکە لەوێ هەر قوتابیەکی دەدوان سرودی بەسەر کورد و پێشمەرگەدا ئەوت و جۆش و خرۆشی کوردایەتیان لەو پەڕیدا بوو. وەزارەتی ناوخۆی هەرێم بڕیارێکی لە بەرژەوەندی خاوەن پیشەنگاکان دەرکردووە و مۆڵەتێکی پێداون. خاوەن پیشەنگاکان تەنیا ئۆتۆمبیل ناگرێتەوە بەڵکو شتی دیکەش ئەگرێتەوە. سەرنجتان بۆ ئەو هەواڵە ڕائەکێشم کە بڕیارێکی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بڕیارێکی لە بەرژەوەندی خاوەن
پیشەنگەکانی ئۆتۆمبیل و ماتۆرسکیلەکانیش داوە ماوەی 1 ساڵ تۆمارکردنی ئەو ئۆتۆمبیل و ماتۆرسکیلانەی بۆ درێژ کردوونەتەوە. هۆکاری ئەمە چیە؟ هۆکاری ئەمەیە کە جەنجی بارودۆخی ناوچەکە و جەنجی نێوان ئەمریکا و ئێرانە کە خاوەن پیشەنگەکان نەیانتوانیوە بازاڕێکی باش بۆ خۆیان دەستەبەر بکەن بەهۆی شەڕەکەوە. دیارە لە ماوەی ئەو شەڕەدا زۆربەی کات ئەو ماتۆرسکیل و ئۆتۆمبیلانەی کە هێندراون لە گەراجەکان ڕاگیراون نەیانتوانیوە کڕین و فرۆشتنی پێ بکرێت. وەزارەتی ناوخۆ ئەو بڕیارەی دەرکردووە ئەڵێ لە هەموو باج و ڕسوماتێکیش واتە غرامەیان ناچێتە سەر و ماوەی 1 ساڵیشی بۆ دەستنیشان کردوون بۆ ئەوەی بتوانن ئەوەی کە هێناویانە لە ماوەی ئەو شەڕا هەم لە ماتۆرسکیل هەم لە ئۆتۆمبیلەکان تۆماری بکەن. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش.